بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست ڕۆژەوانانی ئازیز خۆشحاڵم کە خوای پەروەردگار تەمەنی ئەمانەتی پێبەخشین و توانیمان لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی ئاین و سروش بە خزمەت ئەوەی خۆشەویست بگەینەوە. خۆشەویستان هاتوومە قەزای دووکان بۆ ئەوەی کە دیمەنە جوانەکانی قەزای دووکان تێکەڵ بە بەرنمەکەی ئەم ئێوارەیەمان بکەین. تەمەناوەکەن کە ئینشاءڵڵا بەرنمەکە بۆ ئێوە جگەلەوەی کە سوودی باشی لێ ببینن بەم مانجی ڕەمەزانە، هەروەها جوانی ناوچەکەش دڵ و دەروونتان ڕۆشن بکاتەوە. خۆشەویستان، مامۆستایەکی ئازیز لێرەیە لە شاری دووکان، لێرە ئیمام و خەتیبە، بۆیە ئەم ئێوارەیە بەنیازین لەگەڵ ئەوە بەرنامە بکەین و لە بەرنمەکەشا ئێمە زیاتر باسی ژینگە یاخود باسی سروش دەکەین. تەمەناوەکەم کە ئینشاءڵڵا بە دیار بەرنمەکەمانەوە دابنیشن و کە هەستان زۆر خۆشحاڵ بن. فەرموو. مامۆستا، سەبارەت بە هاندان بۆ دارناشتن، ئێمە لە شەرعا یاخود لە فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم شتێکمان هەیە کە هانمان بدا بۆ دارناشتن و داڕواندن؟ بەڵێ بێگومان، یعنی لە ڕوانگەی قورئان و فەرمودەی پێغەمبەر شتمان زۆر زۆرە. یەکێ لەو فەرمودانە کە پێغەمبەر باسیەکە ئەفەرمێ ئەگەر ئێوە لە ڕۆژی پێنجشەمە بوون خەبەریان دانێوتیان ڕۆژی جومعە قیامەت هەڵەسێ، دارێک بەدەستانەوە بوو دارەکە بنێژن. لەبەر ئەوەی ئەفەرمێت دار چاندن ئەوەنە خێرێکی گەورەیە، هەر مسلمانێک هەر ئیماندارێک دارێ بچێنێ، ئەگەر هەر مرۆڤێک یان هەر گیاندارێک هەر حیوان و حەشەراتێک لە بەروبوومەکەی بخوا یان لە سایە و سێبەریا بحەسێتەوە، ئەفەرمێ ئەوە ئەبێتە سەدەقەی جارێ بۆ خاوەنەکەی و هەتا ئەو دارە بمێنێ خێرەچێ بۆ خاوەنەکەی. انشاءالله لەبەر سەدەقەی جاریەیە، سەدەقەی جارەیە و نەک مرۆڤ لە هەر شتێ لەم کەونا ئیسفادە لەو دارە بکە خێرەکەی بۆ تۆ دێ. زۆر باشە. کەواتە مامۆستا ئێستا ئەم دارە بڕوێنین، ئەم دارە بڕوێنین. ڕاندنەکەی بۆ تۆ بسم الله لێ بکە. بسم الله الرحمن الرحیم. زۆر باشە. بسم الله الرحمن الرحیم. وایە بەرەکەت دار بڕوێت. با من گڵەکەی پێوەکەم. باشە. خوای گەورە خێری هەموو لایەک بنووسێ. ئامین یا ڕەبی، ئامین. ببێتە سەدەقەی جاری بۆ داک و باب و بۆ مامۆستا من نەیشێلین نەیشێلین باشترێکە. با چاوەتە من ناکەم ئینشاءڵڵا ببێ بە یادگاریەک. هیوادارم دوای چەند ساڵێکی دیکە وشک نەبێ و ئینشاءڵڵا ئەبێتە سەدەقەیەکی جاریە. جا من پێم خۆش بوو بەڕوومان هاوردابمان ناشتایە بەڕوو. بەڵێ. لەبەرەوەی کوردستان شوێنێکی زۆر گونجاوە بۆ دار بەڕوو، بۆ زەیتون، بۆ سنەوبەر، بۆ زەیتون و ئەوانە. نە سەرما و گەرما کاری تێیەکە و زۆر ئەمێنێتەوە و بۆ ئەو کەسە دێکە ئەینێژێ. جا ئومێدمان وایە هەر خۆشک و برایەک بتوانێت لە ئاستی خۆیەوە دار و درەخت زۆر بنێژن، بێتە سەدەقەی جارێ بۆ هەموو لایەک. دەست خۆش مامۆستا جان، دەست خۆش. مبارەک بێ ئینشاءڵڵا، بەرەکەتدار بێ. فەرموو مامۆستا با بچین بۆ بەرنامە. یا ئەڵڵا بەناوی خوا. فەرموو. بسم الله الرحمن الرحیم. يا الله. بخير بمامۆستا. والێ ڕازی بێ. باست کاکە پەیوەند. سپاس دەکەم. باشن. الحەمدولله. سپاس دەکەم. سەلامت بێ. بەڵێ خۆشەویستان، لەگەڵ بەڕێز مامۆستا ئەحمەد بوشێنی. مامۆستا ئەحمەد تەمان تەلەبەی دکتۆرایە. ئینشاءڵڵا ساڵێکی دیکە دکتۆراکەشی وەرەگرێ، ئەترەبێ بە دکتۆر ئەحمەد. بەرنامەی ئەم جارەمان لەسەر ژینگەیە. تەمان ژینگە بابەتێکی زۆر گرنگە بەڕێزان، ینی ساڵانە داتا بڵاوە بێتەوە، ڕقم بڵاوە بێتەوە، ڕقمی مەترسیدار بەوەی کە خەڵک بەهۆی پیسبوونی ژینگەوە ڕاستەکەی نەخۆشەکەوێ، وەفاتەکە، ئەمرێ. بۆیە قسەکردن لەسەر ژینگە بە تایبەتی لە ڕوانگەی ئاینیەوە بابەتێکی زۆر گرنگە. چکە ئێمە خەڵکیی موسڵمانی، خەڵکیی دیندارین،
بەتابەتی ئێستا کەمانجی ڕەمەزانی پیرۆزە هەمومان حەزمان لە ئامۆژگاریە حەزەکەین مامۆسایەکی ئاینی ئامۆژگاریمان بکە دەستمان بگرێ بەوەی کە چۆن ئێمە هەڵسو کەوت بکەین بەتابەتی لەگەڵ ژینگەیە مامۆستا ئەحمەد زۆر بەخێر بێ سوپاست دەکەم زۆر سپاسی بەڕێستانەکەم سپاسی کەناڵەکەتانەکەم سپاسی ئەو برا بەڕێزانی پشتی کامێرەکەم سپاسی تەواوی بینەران و بیسەرانەکەم لە هەر جێگایەک هەن با سەرەتا مامۆستا لەوە بپرسیم بزانین تەمان ژینگە ژیانی ئێمەیە واتە ژیانی ئێمە لە ناو ژینگایە جا ژینگە ئاو بێ هەوا بێ مەسەلەن بۆن منە زەوی بێ ینی ئێمە لە ناو ژینگایە ئەژین با بزانین ئیسلام چۆن باسی ژینگەی کردووە یاخود چۆن گرنگی بە ژینگە داوە بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على مبعوث رحمة للعالمين وعلى آله وأصحابه وأمته أجمعين إلى يوم الدين من بر لە هەموو شتێک سپاسی خوای گەورەکەم لەسەر نعمەتەکانی ئیمان و ئیسلام و تەقوا و جیهاد و خواناسی و تەندروستی و ئەو نعمەتە جوانانەی بە تایبەت لەم کوردستانە شیرینەدا ئاوی کەوسەرە و خاکی گەوهرە لەم کوردستانە جوانەدا و لەم ژینگە جوانەی دوکاندا کە بەڕاستی جێگای خۆیەتی من پێش هەموو شتێ سپاسی ئێوە و کەناڵەکەتان بکەم کە ئەم شوێنە جوانەتان هەڵبژاردۆ بۆ ئەم باس و خواسە هەنی هەڵ ئەگری هەڵ ڕاست لە ژینگەی هەر دوکان و ئەم دەڤەری دوکانە خۆی ژینگەکەی پاکە ئێوەش شوێنێکی زۆر پاک و جوانتان هەڵبژاردووە من بەر لە هەموو شتێک دوای ئێوە کە سپاسی خواکەین سپاسی ئێوە کەمکە ئەم بەرنامەتان ساز کرد و بۆ هۆشیاری کۆمەلگا و بۆ هۆشیاری ئیمانداران ئەم بەرنامەتان ساز کرد ئەمە یەک دوو ئێمە ئەتوانین بڵێن بۆ دەستپێک و پێشەکی بەرنامەکە بڵێن ئێمە چەند جۆرێک لە ژینگەمان هەیە ژینگەی فکریمان هەیە ژینگەی دەرونیمان هەیە نەفسی ژینگەی ڕۆحی و معنەوی لەگەڵ ژینگەی زمان لەگەڵ ژینگەی ئەخلاق لەگەڵ ژینگەی ئەنجابا بڵێن ژینگەی سروشت چۆن ئێمە کاتێکە ئەگەر کەسێک ژینگەی ئیمانی پیسکا بە تاوان ئەوە ماڵوێرانیە کە ژینگەی ئیمانی پیس بوو واتە ژینگەی دەرونی خۆی پیس کردووە بۆیە خوای گەورە فەرمێ قەد ئەفلەح من زەکاها وقد خاب من دەساها ئەو کەسە سەرفرازە گرەوی بردوۆتەوە لە دنیا و لە دوا ڕۆژدا کە بەر لە هەموو شتێک ژینگەی نەفسی خۆی پیس نەکرد بێت بە ژەنگ و ژاری تاوان کەواتە بێ ئێمە بەر لە هەموو ژینگەی ناخ و مەملەکەتی دڵمان ماڵی دڵمان خاوێن کەینەوانێ تەخلیەیکەین دوایی تەحلیەیکەین بیڕازێنینەوانێ بە نووری قورئان بە ئەفکاری قورئان واتە لە ئەفکارماندا لە ناو دەماغ و مێشکماندا لە ناو دڵ و دەروونماندا لەوێوە لە ناو ناخی خۆماندا کە ئەو ژینگانەمان پاک کردەوە ئەبینە خاوەنی زمانێکی پاک الطیبون للطیبات کەواتە قسەی چاک بۆ ئینسانە چاکەکانە والخەبیثات للخەبیثات یعنی قسەی ئینسانی خراپ و پیس و بەد قسەی خراپەکە ئینسانی چاک قسەی چاکەکە دڵی ئینسان وەکو منجەڵێک وایە بە کەوچکی زمان چیتیابێ ئەوە دەردێنی کەواتە گە تۆ فکرت خاوێن بوو ناخت خاوێن بوو ئیمانت خاوێن بوو دەروونت خاوێن بوو زمانت خاوێن بوو ئەندامەکانت کە وەکو سەرباز یەکوان لە بەردەم پاشای دڵە ئەو کاتە نە بە چاو نە بە سەود نە بە دەست نە بە قاج نە بە هیچ شتێک ئەو ژینگەی سروشتە پیس ناکەی کەواتە ئێمە ئالێرەوانێت تەماشا ئەکەین بە ژینگەی ئیمانیمان بە ژینگەی ناخ و دڵ و دەروونمان ئەبێ لەوێەوە سەرچاوە بگری بامەسا بابی کەمە پرسیارێک مادەم وایە بەڵێ ئێمە خەڵکی ئێمە وەکو لە پێشێکی کەشاوتم خەڵکیی دیندارە خەڵکیش مسلمانە خەڵکیشی ئیماندارە من نازانم لە ناو دڵیا چیە گوزەرێ بەڵام خەڵکیی دیندارە لە ماجی پیرۆزی ڕەمەزانە ئێستا خەڵک زۆرینی هەرە زۆری بە ڕۆژووە باشە بەڵام کاتە سەر ژینگەمان با بڵێن بیمارە ژینگەمان وەکو پێویست نییە ڕەنگە مسلمانێکی زۆر باشە دەست بکەوێت کە دڵ و دەروونێکی باشی هەبێ بەڵام ژینگەکەی خاوێن نییە ئەوە معنایەوەتانێ خەلەلەکە لە ناخیدایە خەلەلەکە لە فکریایە بۆیە ئەگەر کەسێک بەڕاستی لەوێەوە وعی وەرگرت بێ هۆشیاری لە قورئان وەرگرت بێ لە فەرمودەی پێغەمبەری وەرگرت بێ عەلەیهی سەڵات وەسەلام کە لەوێەوە پێغەمبەر دەست پێ کە فەرمێ ئەهلی ئیمان لە ناو مزگەوتا تفێک ڕۆ ناکە ئەگەر تفێک بەڵغەمێکی ڕۆ کرد کەفارەتوها دفنوها
لانی کەم ئەوەیە کە کەفارەتەکەی کە دفنی کات و پاکی کاتەوە یان بۆ نمونە فەرمێ ئیمان 60 ئەوەندە بەشە گەورەترین بەشیان لا ئیلاهە ئیلا اللهە لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕسوڵ ئەمە گەورەترین بەشی ئیمانە بەڵام کەمترین بەش لە بەشەکانی ئیمان کە بە لە 60 ئەوەنە پلەوە بێتە خوارەوە آخر پلەیانە فەرمێ ئیماتەة الأذى عن الطريق کە تۆ پیس و پەڵۆخەیەک بزمارێک شتێک نایلۆنێک لەسەر ئەو جادانە لە هەر جێگایەکە ئەیبینی لای بیت ئەگەر لێی بوو لای بی نەک ئەوەی کە خۆت فڕێی بی کەواتە چاولەیە کە ئێمە وتمان ژینگە چەنەها جۆری هەیە لە فکر و ناخ و دڵ و دەروون ئیمانە و دەست پێیەکە ئەگەر ئەو کەسە هۆشیاری ئیمانی هەبێ هۆشیاری ژینگەی بە دروستە بێ کە ئەو کاتە ژینگە پیس ناکات لە مزگەوتێکەوە پیسی ناکات چۆن پێغەمبەر فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەم جیهانە گەورەی کە تۆ ئەیبینی ئەفەرمێ پێنج شت دراوە بە من نەدراوە بە هیچ پێغەمبەرێک یەکێک لەوانە چییە ئەفەرمێ وەجوعیلت لیە الأرض مەسجدا وطەهورا ئەفەرمێ هەموو گۆی زەوی خوای گەورۆک و مزگەوتی لێ کردووە بۆ من پاکە و جێگان نوێژە کەواتە چۆن مزگەوت پیس ناکەی چۆن ئەبێ مزگەوت فی لێ ڕۆنەکەی هیچ شتێکی لێ فڕێ نەدەیت و ئەگەر لێی بۆ خێرابێ هەڵیگریتەوانێ ئەفەرمێ ئەم زەویەش مزگەوتێکی گەورەی خواییە ئەو مزگەوتانە ماڵێکی بچووک و مزگەوتێکی بچووکی خواین بەس ئەم ژینگەیە کە ئێمە تێیدا ئەژین هەر هەمووەکەی مزگەوتێکی گەورەی خواییە کەواتە ئەتوانین بە زەوی بڵێن مزگەوتی گەورەی خوایی زۆر باشە کەواتە نابێ پیسیکەی ئەگەر پیسیش کرابۆ بە پاکی کەیتەوە مامۆستا ئێستا لەوانەیە بینەر بڵێ ئاگاتان لە پرسیارەکە بێت چکە پرسیارەکەی سەرەتام ڕەنگە هێشتا وەرنەگرتوێتەوە با بزانین خۆی پەروەردگار پێغەمبەری خوا چۆن باسی ژینگەیان کردووە چۆن بایەخ و گەنجۆ باسییان کردووە بەڵێ ئێمە ئەتوانین بۆ ئەوە وەها بچین ناو بابەتەکەوانێ ئێمە چوارگۆشەیەکمان هەیە بۆ ژیان یعنی ئەمە وەڵامێ بۆ پرسیارەکەی بەڕێزت بەڵام ئەبێ ئێمە بڵێن چوارگۆشەی ژیان بریتە لە چوار کەلیمە ئەویش ئەوەیە احترام الئینسان یەکەمیان ئەوەیە لە چوار گۆشەکە گۆشەی یەکەمیان ئەوەیە ئەبێ ئێمە لە ڕوانگەی قورئان و فەرمودەی پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وەسەلام فێر ببین احترام ڕێز لە هەموو مرۆڤێک بگرین بۆ لەبەرەوەی خوای گەورە فەرمووە وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم خوا ڕێزی لە هەموو مرۆڤێک گرتووە کەواتە ئەبێ ئێمە ژینگەی هیچ مرۆڤێک پیس نەکەین ژینگەی مێشکی ژینگەی دڵ و دەرونی بە قسە بە غەیبەت بە هیچ شتێک ئاراستەی نەکەین بەرەو خراپە نەیبین ئەگەر کەسێکیش لە خراپا بوو لە ژینگەیەکی ئیمانی خراپا بوو ئەبێ ڕزگاریکەی باشترین احترام بۆ ئینسان احترام بۆ مرۆڤەکان ئەوەیە ئەگەر مرۆڤێ لە قوڕا و چڵپا و زەلکاوی تاوانە بوو دەستی گریت و ڕزگاریکەی ئەوە تۆ لە ژینگەیەکی پیس دەرهێناوە لە ژینگەی کوفر و شرک و نیفاق و جەهل و تاریکی دەرتێناوە بۆ ڕووناکیەکان لیوخریجەهم من الظلمات إلى النور لە ژینگەی تاریکی پیسی شرک و نیفاق ڕزگاریکەی بۆکوێ بۆ ژینگەی ڕووناکی و پاکی ئەمە ئەوە احترامی ئینسانە ئەوە یەک دوو احترام الأديان ئەمە گۆشەی دووهەممانە لە چوار گۆشەی ژیان کە ئێمە احترامی هەموو ئاینێک بگرین تەنانەت خوای گەورە ئەفەرمێ جەل جەلالوه ئەگەر کەسێک شەیتانیە پەرست جنێو بە خواکانی ئەوان مەدەن بۆی ئەوانش فێری ژنێو نەبن بە ئەڵڵای بن یعنی احترام لە هەموو خاوەندینە بژیرێت ئەمە دوو سێهەم احترام الأوطان يعني ئینسان واجبێتی کە ئەبێ ڕێز لە هەموو نیشتیمانێک و بەتابەت نیشتیمانەکەی خۆی بگرێ ڕێزگرتنی نیشتیمان کامەیە ئەوەیە کە تۆ بە موافقەتی شریعەتی ئیسلام و سنەتی و ڕێباز و خەت و ڕێبازی پێغەمبەر ڕێزی هەموو نیشتیمانەکەت بگری ئەوەی لە ژێر زەویایە ئەوەی لەسەر زەویایە ئەوەی لە بەر و بەحردایە ئەبێ تۆ بیپارێزی ولا تفسدوا في الأرض بعد إصلاحها ئەوە ڕێزی احترامی کەونە هی وەتەنە کە تۆ ئەوەی کە خوا بە چاکی پێشکەشی تۆی کردووە بە پاکی پێشکەشی تۆی کردووە تۆ پیسی نەکەی فاسیدی نەکەی لە ناوی نەبەی تێکی نەدەی چوارهەمیان کە گۆشەی چوارهەمە ئەوەیە کە احترام الأكوان تۆ کە ڕێزی نیشتیمانەکەیتی خۆتت گرت هی وەتەنەکەی خۆتت گرت پیسن نەکرد تێکن نەدا ئەگەر بە سەفەریش بچی بۆ هەر شوێنێکی تر لەم کەونەدا لە هەر جێگایەکی تری ئەم وڵاتە و ئەم نیشتیمانەی ئەم جیهانە بژیت نابێ پیسیکەی نابێ بڵێ وەڵاهی من ئەمە وڵاتەکەی خۆمە ئەی پارێزم بەڵام بشتە وڵاتێکی تر وێرانیکەی بچیت لە شوێنێکی تر فەسادێ بنێتەوانێ خراپەیەک دارێک لە هەر وڵاتێ بێ ئاو لە هەر وڵاتێ بێ حیوانات و حەشەرات لە هەر وڵاتێ بێ
ئینسان لە هەر وڵاتێ بێ لە هەر لەژێر سایی هەر نەتەوەیەکدا بێ ئێمە واجبمانە احترامی هەموو ئینسانێک بگرین هی هەموو نەتەوەکان بگرین هی هەموو بوونەوە بگرین هی هەموو گیانداران و نیشتیمە هەموو حەشەرات و حیوانات و ئەو ژنگە لە دەروبەرمانایە بیگرین ئەنجا ئەتوانین ئێمە بڵێن بەم شێوە گشتگیرە وەڵامی ئەم پرسیارەی بەڕێزمان دایەوانێ لە ڕوانگەی قورئان و فەرمودەی پێغەمبەرەوە بڵێین خوا و پێغەمبەری خوا بەو شێوە گشتگیریە گرنگیان داوە بەچی بە ژینگە بۆ لەبەر ئەوەی قورئان و ئیسلام و پێغەمبەر ڕەحمەتەن لیلعالەمینن چونکم ئێمە کە قورئان هاتووە نورێکە بۆ هەموو گۆی زەویە پێغەمبەر کە هاتووە بۆ هەموو ڕەحمەتە بۆ هەموو عالەم چۆن ئێستا ئێمە ئەو خۆرەکە بە ئاسمانەوەیە خزمەتی هەمومان ناکە ڕووناکیەکەی بۆ هەمومان نییە باران کە ئەبارێ بۆ هەمومانە هەوا بۆ هەمومانە والأرض وضعها للأنام ئەو زەوی ڕاخراوە بۆ هەموو مرۆڤایەتی کەواتە ئێمە ئەمە پێوترە مشتەرەکی ئینسانی قورئان و پێغەمبەر ئاراستەمانەکە ئەڵێ ئەمە ئێوە شتێکە لە نێوانی هەموو مرۆڤایەتیدا تێدا بەشدارن کەواتە نابێ پیسی کەن نابێ فاسیدی زۆر باشە مامۆستا زۆر جار ینی دروستکردنی ئیحساس دروستکردنی هۆشیاری نازانم ینی لە لای هەندێک گەل و نەتەوە بابەتی ژینگە هۆشیارێکی زۆر زۆری لە مناڵەوە لەگەڵایە ینی بۆ نمونە ئەمە جارێک لەگەڵ کاکەیەکە چوون بۆ ئێران ینی ئەو گەنجە ویستی سواری یاری مناڵان بێ ینی جۆلانەکەی مناڵان بوو چووە سەرەوە مناڵێک بینی شت کاتی لێ بکات لە پۆلیس بڵێ لەبەرەوەی کاوەی مناڵە بەڵام گەورەیەک مەسەلەن ویستێتی سوارەکە ببێ مەبەستم ئەوەیە ئەم دەرکە بۆ ئینسان بۆ ئینسان ئێمە دروستەکەین بۆ خەڵکی ئیماندار دروستکەین کە بابە ژینگەش بەشەکە لە ئیمانی تۆ ینی پاک ڕاگررتنی وەکو جەنابە فەرمووی پاک ڕاگررتنی ژینگەکەشت جا ژینگەی ماڵەوە بێ ژینگەی کۆڵان بێ ژینگەی شار بێ ژینگەی سێرانگاکان بێ چۆن ئەمە حساسەی بۆ دروست بکەین کە لە مناڵەوە هەست بەوە بکاکە ژینگەی پاکوخاوێنی ژینگەکەی واتە پاکوخاوێنی خۆی واتە باشی سەحەتی خۆی ئەمە ئەبێ بەڕاستی ئێمە بگەڕنەوە بۆ پەروەردەی قورئان بۆ پەروەردەی فەرمودەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام و دوایی لە تاکەوە دەست پێ بکەین لە تاکەوە ئەبێ ئەو کەسەوەکو دایک وەکو باوک خۆی جارەکە ئەو شعورەیت یابێ دوایی ئەو شعورە بگۆزێتەوە بۆ منداڵەکانی کەواتە ئەگەر ئێمە تاکێکی چاکمان هەبوو دوایی خێزانێکی باشمان دەبێ دوایی کۆمەلگایەکی باشمان دەبێت دوایی دەوڵەتێکی باشمان دەبێ کەواتە ئەبێ لە خوارەوە ئەم ئیشە بڕوا بۆ سەرەوە ئەگەر ئێمە مناڵەکانمان هەر لە ڕەوزەوە هەر لە سەرەتاییەوە لەسەر ئەم پەروەردە جوانە پەروەردە کرد بۆ نمونە تێمان گەیاندن کە خوای گەورە فەرمێ ڕەبەنا ما خەلەقتە هذا باطیلا یعنی خوای گەورە هیچ شتێکی لەسەر ئەم بوونەوەرە و لەناو ئەم زەوی و ناو ئاسمانە بە بەتاڵ دروست نەکردووە کاتێککە تۆ مناڵەکەت فێر کرد ئەم گوڵا خوا بە بەلاش دروستی نەکردوانێ ئەم دارە ئەزیێت مەدە چڵەکانی مەشکێنەرەوانێ ئەو حەشەراتە مەکوژە ئەو گیاندارە مەکوژە ئەزیێتی مەدە یعنی تۆ ئەبێ ئالەوێەوە لە مناڵیەوانێ مناڵەکە ڕابێنی ئەو کاتە بۆ خۆی وردە ئەم هۆشیارێتە دروستە بێت ئەگەر هەموو تاکێک لەناو هەموو خێزانێکە ئاوا پەروەردە کرا ئیتر ئەو کاتە بەڕاستی هەموو ژینگە ئیسراحەتەکە و ژینگە پیس نابێ و هەمومان ئاسوودە و کامەران و بەختەوە دەژین لە ناو وڵاتی خۆمە زۆر باشە مامۆستا ئەگەر سیرکەی ڕەنگە لە ڕابردووە با بڵێن خەڵکی ئێمە زۆرتر ینی هۆکاری باش بووبێ بۆ ژینگە پارێز بوو لە ڕابردووە تۆ سەیریکە جاران لە لادەیە خەڵک زۆر ڕعایەتی ڕێگاوبانیە کرد مەسەلەن ڕێگاوبانەکانی فەراحە کرد جاری وا هەبوو لە ڕەزەکەی لە باخەکەی لە زەویەکەی خۆی ئەدا بەوەی کە بیکا بە ڕێگاکە فەراحکە مەسەلەن دار و داریان نابڕی ئەگەر پێویست نەبووایە حتا ینی جاری وا هەبوو داری شخصەکان چاکەکان ئاگوت هەتا جۆرێک لە پیرۆزیان پێدا بوو بۆی خەڵک نەی بڕێ ینی زەویزاری خوانەدا بە شوێنی گشتی مەسەلەن ینی ئەگەر پێویست بواە بۆ پێداویستێکی گشتی جا مزگەوت بواە هەشتێکی دیکە بواە خەڵک زۆر هەوکار بوو زۆر ڕعایەتی ژینگەیە کرد بەڵام بەڕاستی خێزانی تازە بە تابەتی ناو شارەکان ینی ئەو ڕعایەتیان نییە ڕاستە خۆی ئەتوانین بڵێن ئێمە گەبگەرنەوە بۆ مێژوو مسلمانان لە مێژووی مسلمانانە گرنگیان بە سێ چوار شت زۆر داوە یەکێک لەوانە
مەسئلەی پشتێنەی سەوزی بە دەوری ئاوەدانی و شارەکانیانە جا بە دارخورما بوو بێ بە زەیتون بوو بێ بە هەر جۆرە دارێکی تر بوو بێ یان لەسەر گۆڕستانەکان زۆر گرنگیان داوە بەوەی کە دار بچێن و پشتوێنەی سەوزایی دروستکەن کە ئێستا لە وڵاتانی تر گرنگی بەمە ئەدرێت ئەمە مێژووی مسلمانانە دوو ئەوەی کە گرنگیان پێداوە بە هەڵبەستن و ڕێڕەوی ئاوی جۆگەلەی ئاو تەنانەت وەختی خۆی بە درێژایی چەندەها میل و کیلۆمەتر جۆگەلە ئاویان هەڵگرتووە بردوێنە بۆ دەشتی عەرەفە هەر بە جۆگەلەی ئاو ئەمە بێژگەلەوە لە چەندەها شوێنی ترە گرنگیان بە ڕاڕەوی ئاو و ئەوە داوە کە ئاوژۆک و سەرچاوی ئاو سەرچاوە ژیان گرنگیان پێداوە لەگەڵ وەقفکردنی زەویوزار بۆ مزگەوت و بۆ خوێندنگەی ئاینی و بۆ فەقیر و هەژار و ئەم بابەتانە هەر لە سەرەتاوە ئەسحابەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام یعنی باخیان وەقفە کرد بۆ مسلمانان بۆ فەقیر و هەژاران ئەم کۆمەڵەشتا لەگەڵ ڕێگاوبانە یعنی تەماشاکەی ئیمامی عومەر لە مەدینەیە ئەفەرمێ من ئەترسم لەوەی کە ئەگەر بێت و ئێسترێک لە عێراقا قاچی لە شوێنێکە بترازێت و بارەکەی بکەوێ عومەر محاسبە بکرێت لەسەری بڵێ بۆ ڕێگاوبانن بۆ چاک نەکردووە بۆ یەکا وتراوە ئەگەر چوویتە هەر وڵاتێک لە پێشا سەیری ڕێگاوبانەکانیان کە ئەگەر ڕێگاوبانەکانیان چاک و جوان بوو بەڵگەی لەسەر شارستانێتیان لەسەر پێشکەوتن و لەسەر ڕۆشنبیریان کەواتە گرنگیدان بە کشت و کاڵ بە ڕێگاوبان بە ئاودێری بە سەوزایی ئەمە زۆر زۆر گرنگە بۆ پێغەمبەر فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەگەر ئێوە زانیتان ڕۆژی جومعە قیامەت هەڵەسێ دارێکتان بەدەستەوە بوو مەڵێ جاخۆ بەیانی قیامەت هەڵەسێ دارەکە بنێژە لەبەر ئەوە فەرمێ ئەگەر هەر ئیماندارێک دارێک بڕوێنێ دارێک ئەو دارە هەر مرۆڤێک لە سایە و سێبەرەکە یا ئیسراحەتکە یان لە بەروبوومەکەی بخوا یان هەر ئاژەڵێک نەکە هەر ئینسان یعنی ئاژەڵیش ئاژەڵ باڵندەیە دێ هێلانەی بەسەرەوە ئەکا یەکێکی تر بڵێن بۆ نەچێ لە بەرهەمەکەی ئەخوات تەنانەت دەوانی کە بە دزی مەسەرەن دزی لێکن لە بەرهەمە حتا ورچێک درڕندەیەک شێرێک پڵنیەک تەیرێک لەو دارە ئیسفادە بکە خێرەکەی بۆ خاوەنەکەی چێ یعنی دار و درەخت و ئاو و ئەم بابەتانە ئەوەنە گرنگی پێدراوە بە شێوەیەکی وا کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هەموو ئومێد و هیوا گەجێڕێتەوە بۆ خەڵک یعنی تۆ بزانی بەیانی قیامەتە فەرمێ دار بچێنن دار مامۆستا تۆزێ ڕەبتی کەینەوە بە ژیانی خۆمانەوە ینی هەم لە قورئانی پیرۆز هەم لە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەندێک لۆمەکردن هەیە بۆ ئینسانی ئیماندار بۆ ئینسانی موسڵمان کە دوای ئەوەی کە خوای پەروەردگار بەم شێوە ڕێک و پێک و جوان و پاک و خاوێنە ئەم ژینگەی دروست کردووە لەوەی کە خراپیکەی ینی من باسی ئەوم کردوتم ئێستا ماوەیەکی دیکە ئەم قەزای دوکانە شوێنێکی سیاحی و خۆشە خەڵک دێ بۆ سەیران ینی هەر خێزانێک باوەڕەکەی بەقەدەر خۆی ژینگەکە پیسەکە یا ماوەیەکی دیکە کە هاوین داهات پوش و پاوان و ئەوانە دەسووتێن جاری وایە دەستی عەمدیتیایە مامۆستا دەکرێت یعنی ئێمە لە وڵاتێکی موسڵمان نشینە ئەمە ژینگەکەمان بێ ئاوا سەیری ژینگەکەین من حەزەکەم لە بابی ئامۆژگاریە وەکو ئاخر پرسیار جەنابەت ئەگەر بتوانی ئامۆژگارێکی باشی مسلمانانمە بۆ بکەی لەوەی کە ناکرێت ینی ژینگە نەکەن بە بەشێک لە خۆیان و پیان ئاسایی بێ ژینگەکان پیس بێ دوایی هەر بۆ خۆشیان زەرە دەکەن بێگومان پرسیارەکە لە جێی خۆیدایە و ئێمە ئەتوانین بڵێن خوای گەورە جەل جەلاله لە قورئانی پیرۆزدا فەرمێت تلك الدار الآخرة نجعلها للذين لا يريدون علوا في الأرض ولا فسادا ئەفەرمێ ئەو بەهەشتەکە خوا دایناوە لە ڕۆژی دوایدا بۆ ئەو کەسانەیە کە لە دنیادا علو ناکەن توغیان ناکەن ملهوڕی ناکەن و فەساد لەسەر ئەزا نانێنەوە یعنی هەم بەرامبەر بەخوا متەواضعن هەم بەرامبەر بە خەڵکی هەم بەرامبەر بە ژینگە لە بەرامبەر هیچیانە توغیان ناکەن و فەساد و خراپەکاری نانێنەوانێ بەڵام بەداخەوە خوای گەورە ئەفەرمێ زۆر کەسی وا هەیە ئەو هۆشیاریەی نییە ظهر الفساد في البر والبحر بما كسبت أيدي الناس ئەفەرمێ لە وشکایی و لە دەریاکاندا بەداخەوە زۆر خەڵک ئەبینی کە فەساد ئەکەن هەم لە ڕووی ناڕەوشتیەوە شتی ناڕەوشتی و کوفر و شرک و نیفاق و تاوانی گەورە ئەم بابەتانە لە عەرەق خواردنەوە و لە هەر فەساد و خراپەکارێکی دیکە یان لەو ڕۆوە کابرا ئیماندارە بەڵام دێ ژینگە پیس دەکا
ئەو شتێک کە بەکاری هێناوە ئەو نایلۆنا ئەو شوشەیە ئەو سفرە سەفەریە ئەوەی کەوا بەکاری هێناو لە ماڵ هێناوتی لەوێ لە بندارێکا لەناو ئەو جیایە لەنا ئەو شنگە پاکا کە هاتۆ پاک بووە دوایی ئەو هەموو شتە پیسە هەڵ ئەڕێژێت و ینی هەز بە مەسئولیت ناکە شعوری مەسئولیەتی ئەمەی تێدا دروست نەبووە کە بڵێ ئەم ئەرزە پاکە وەکو مزگەوت یەگوایە من نابی پیسی کەم لەبەر ئەوە زۆر گرنگە ئەو کەسانی کەوا ئەچن بۆ سەیران وا بزانێت کە ئەچی بۆ مزگەوتێک و نابێ مزگەوتەکە پیسکەی لەبەر ئەوەی ئەوە مڵکی عامە ئەوە شوێنی گشتیە نەهی لێکراوە کە ئینسان پیسایی و پاشەڕۆ لە سەرڕێگاکان و لە بربەڕۆژکەکان و لە ژێر سێبەرەکانە فرێبات پێغەمبەر فەرمێ خۆتان بپارێزن لەو شوێنانەی کە خەڵک نەفرەتان لێیەکە تۆ لە جێگایەکە ئەو پاشەڕۆیە و ئەو هەموو شتە پیسەت فرێداوە خەڵک دوای نەفرەت لێیەکەن دوای غەیبەت دەکەن دوای جنێوت پێ ئەدەن لەبەر ئەوە ئەبێ ئینسان بەڕاستی ڕەچاوی ئەوە بکە کە خوای گەورە فەرمێ قل سیروا فی الأرض ئەفەرمێ بەسەر ئەرزا بگەڕێن فانظروا إلى آثار رحمة الله تەماشای ئاساری ڕەحمەتی خوا بکەن بەستۆ تۆ نابێ ئەو ئاسارە جوانە ئەو ژینگە جوانە کە هەمووی ڕەحمەتی خوایە بۆ ئێمە کە هەمووی خزمەتی ئێمەکە وسەخر لەکم ما فی السماوات وما فی الأرض فەرمێ هەچی لە ئاسمان و زەویە هەیە خزمەتی ئێوەکە دەی تۆ ئەو شتەی خزمەتەکان نابێ پیسیکەی نابێت تەعەدای لێکەی بێ ئادابی سەیران بپارێزی لەوەی کەوا بیرکەیتەوە کە ئەمە نیعمەتی خوایە لەوەی کە بزانی ئەمە مڵکی گشتیە لەوەی کە تۆ ئەبێ بزانی بەڕاستی شعور و هەستێکت تێدا بێ ئەو شتە باوا بزانین لە ماڵەکەی خۆتای توکێتە تەنەکەی خۆڵەکە و دوای لە پاشی سیارەکە هەڵی گرە و بیبێ بیکەرە حاوەیەکەوە ئەنجا تۆ دوای ئەوە ئەم ژینگە جوانەی کوردستان آخر ئەمە ئاوەکەی ئاوی هەوای خاکەکەی هەمووی جوان و سازگار و پاک و خاوێنە خوا بە ئەمانەت بە ئێمەی داوە ئەبێ ئەم ئەمانەتە پارێزرێ ئەینا لە ڕۆژی قیامەتە لەسەر ئەوە لەسەر پەرداخی ئاوی سارد لەسەر ئەو وڵاتە جوانەی کە خوا بە ئێمەی داوە خوا محاسبەمان دەکات لەبەر ئەوە ثم لتسألن يومئذ عن النعيم ئایا ئەم وڵاتە بە ئاوەکەی بە هەواکەی بە ئاگرەکەی بە خاکەکەی بە گژوجیاکەی بە حیوانە کێویەکانی هەموو ئەمانە لێ لەسەر شانی ئێمە دەی ئەو کەسەی کە ئەچێ ئەو پوش و پاوانە سووتێنێ دارێکە سووتێنێ ڕز و باخە سووتێنێ ئەم هەموو حیوانە جوانە ئەو هەموو حەشەراتە جوانە ئەسووتێنێ لەسەر یەک بەیەکیان محاسبە ئەکرێ لەسەر یەک بەیەکیان ئەو کەسەی کە بە جگەرەیەک یان بە شقارتەیەک یان بە هەر شتێک بە هەر هۆکارێک هەر شتێ بسووتێنێ لە ڕۆژی قیامەتە سزا ئەدرێ خوا پەنامان بە لەبەرەوە من ئامۆژگاریم بۆ ئیمانداران ئەوەیە بە تاوان ژینگەی ئیمانی و ژینگەی دەرونی خۆیان و فکری خۆیان بە فکری خراپ و بە تاوان ژەنگاوی نەکەن و وڵاتەکە و ژینگەی کوردستانیش بە هیچ شێوازێ پیس نەکەن هەست بە مەسئولیەتی ئەو وڵاتە بکەن ئینشاءڵڵا ئەم بابەتی ژینگەی و ژینگە پارێزیە چەند ڕەهەندێکی هەیە ڕەهەندی ئیمانی و عیبادەتی هەیە ڕەهەندی ئەخلاقی هەیە ڕەهەندی کۆمەڵایەتی هەیە ڕەهەندی جیهانی هەیە ڕەهەندی ئینسانی هەیە لە هەر ڕەهەندێک و لە هەر بوعدێکەوە تۆ بچی بۆ ئەم بابەتە شمولی ئەکا لەبەر ئەوە ئەگەر هەر کەسێک لە بواری ئیمان و ئینسان و ئەخلاق و کۆمەڵایەتی و وەکو تاک و وەکو خێزان چێ بۆ ئەم بابەتە ئەبێ بەڕاستی زۆر بە باشتی ژینگە بپارێزێ لەبەر ئەوە ئەگەر ژینگەی پاراست ئەوە پاداشتی گەورە لەسەر وەرەگرێ ئەگەر ژینگەشی نەپاراست ئەوە با دڵنیا بێ بەقەدەر نەپاراستنی ژینگەکەی گوناحباری توش ئەبێ چونکە مەسئلەی ئاو و مەسئلەی ئاگر و مەسئلەی خاک و مەسئلەی گژوجیا و مەسئلەی ئاژەڵ هەموو ئەم بابەتانە مەسەلەی خۆر و ئەم بابەتانە هەر هەمیان پێوترە مشتەرەکی ئینسانی و ئەبێ ئینسان ئەمانە بناغی ژینگەن ئەگەر بێت و دار و درەخت و گژوجیا و ئاژەڵ لەم ژینگەیە دەرکەی چەند ناشرین و ڕووتەڵە ئەبێ بۆیە زۆر جێگای خۆیەتی هەمومان ئیمان پاڵمان پێوە بنێ بۆ ژینگە پارێزی و بۆ سیحەتی خۆشمان بۆ تەندروستی خۆمان بۆ خۆشی خۆمان بۆ سەعادەتی خۆمان پاک و خاوێنی جوانی سەوزایی ئەو حیوانە جوانانە کە لەو کەژ و کۆسارانان هەموو خزمەتی ئێمەکەن ئەبێ ئێمەش خزمەتی ئەوان کەین پاداشتیشی لەسەر وەرەگرین زۆر سپاس بەڕێز مامۆستا ئەحمەد پوشێنی تەمان سوپاست دەکەین لەوەی کە لە کاتی خۆت گرتەوە ئەمڕۆ کاتمان زۆر گرتی بەتایبەتی بەرنامەکە ئێمە کاتی زۆر دەوێت سوپاست دەکەین کە میوانی بەرنامەکەمان بووی ئێمە میوان بووین لە شارەکەی تۆ بەڵام تۆش میوان بووی لە بەرنامەکە ئێمە سوپاست دەکەین مەمنونین من ئەڵێم
رب اجعل هذا البلد آمنا وارزق أهله من الثمرات. اللهم آمين. گەورە ئەم وڵاتە و ئەم خاکی کوردستانە و ئەم دوکانە جوانە ئەم شارۆچکە جوانە و هەموو خاکی کوردستان و هەر پارچەی کوردستانمان بۆ پارێزێ. اللهم آمين. ئێستەیش ئاڵوگۆڕی تەسبیحەکە و گۆشانەکەمانەکەین لە کۆتایی بەرنامەکە. دیارە کوردستان مەشهورە بە داربەڕوو و ئومێدم وایە کە ئینشاءالله ئیمانیشمان وەکو چیاکانی کوردستان دامەزراو بێ. اللهم آمين. و بەردەوام بین و ئینشاءالله هەموو کاتێک ئێوەش و کەناڵەکەشتان و ئەو برا بەڕێزانەی پشتی کامێرە و هەموو بانگخوازان لە خزمەتی خاک و خەڵک و نیشتیمانی کوردستان بن و خوای گەورە هەمان پارێزێ و ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين. خوای گەورە لە ئاگری دنیا و قیامەتمان پارێزێ و لە ڕەحمەت و بەرەکەتی خۆشی بێبەشمان نەکاو. خوا لە گوناهی داک و باوکمان خۆش بێ و طاعەت و عیبادەتی هەموو قبول بێ و السلام عليكم ورحمة الله وبركاته. دەست خۆش بێ مامۆستا گیان، سپاس دەکەین. دەست خۆش.